پیرۆزبایی ساڵی نوێ دەکەم لە گشت ئەو کەسانی کە لە کاناڵی دیمەن ئیش دەکەن و هەموو خەڵکی کوردستانین. پیرۆزبایی ساڵی نوێ لە گشتگەلی کورد و ستافی تەلەڤیزیۆنی دیمەن بە تایبەتی ستافی ئەرێبەستنیە کە ئەو ساڵ 2024 زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە درامای ئەرێبەستنیە بەشدارم لەگەریان وەکو ئەکتەر. والله باش بوو الحەمدولله وەزعی باش بوو ئەمە بخوا بوو 13 ساڵ لێرە نامە سوورینە الحەمدولله لێرە سەلامەتە ئەمانەتە خۆشە ئیشی هەبوو الحەمدولله و هێویدارم ئەوە ساڵی 25 باش بی و سووریا چا دەبێ ئینشاڵڵا ئەوەژی وڵاتی مەیە فەرق نییە کورد هەر یەکە ئەمە یەکەتیە کورداژی هەموو هێوینە هەموو ببنە یەک بۆ پارچەی کوردستانی ڕۆژاواژی دروست ببی ئەوە ئەمەلی مەیە حلمی مەیە. وڵای ساڵێکی زۆر ناخۆش بوو ئینشاڵڵا هیوادارم ساڵی 2025 بتە ساڵێکی خۆشی لە بۆ هەموو خەڵکی ئینشاڵڵا ناخۆشیەکان هەم تێدەپەڕی ساڵێکە خۆشی دادێتن. وڵای ساڵی 2024 ساڵێکی خۆشی و ناخۆشی بوو. وڵای هیچی خۆش نە بەس ئینشاڵڵا 2025 خۆش دەبیتن. ساڵی 2024 بۆ من هەم خۆشیە بوو هەم ناخۆشێکی زۆر. خۆشیەکە ئەوە بوو کە توانیم پلەیەکی تر بە ئامانجەکانم نزیکتر ببمەوە. ناخۆشیەکەشی بەداخەوە بۆ من ئەوە بوو کە دایکی خۆشەویستم کۆچی دوایی کرد و ئەو شتە زۆر دڵتەزێن بوو بۆ من. لە 2025 ئینشاڵڵا هەندێک خولیا و خەونی خۆم هەیە ئینشاڵڵا 2025 دەگەم بە ئامانجەکانم ئینشاڵڵا. وڵایی خۆشێکی وای تێدانەوە ناخۆشەکەی زیاتر ساڵی دابێتن خۆش دێتن لە بۆ هەموو خەڵکی. لەگەر عائیلەم باشتر بوو. بەخوای خۆشی و ناخۆشی هەر هەبووە بە شخصی خۆشم دیتیە و ناخۆشم دیتە ئینشاڵڵا خۆشیەکان زیاتر دەبی و ناخۆشیەکانیش نامێنی. هیوامەوەیە کە بۆ ئامانجانەی کە هەمە بتوانم نزیک و نزیکتر ببمەوە بتوانم زیاتر سەرکەوە. باش نەبێت ئینشاڵڵا 2025 زۆر باش دەبێت. ساڵی 2025 پیرۆزبایی لە گشت میلەتی کورد دەکەم ئینشاڵڵا ساڵی 2025 دەبتە خۆشی و هەموو لایەکمان ئەو قەیرانە و ئەو دەردەسەرانێکە بەسەرمان هاتێ ئینشاڵڵا هەمووی کۆتایی پێدێ. هیوام وایە کورد هەموو یەکگربی ئینشاڵڵا لە 2025 پەرلەمانی بەغدای هەیە کورد بە یەک دەنگ بستە بەغدایە وەبی سەوتی کورد هەر یەکەم بی و هەر یەکەمیش ببینێتن هەموو حیزبەکان یەک بگرن.